ئەڵۆ پەنجایەمین نمایشگای گەورەی گەشت و گوزارەکە لە مەدریدی پایتەختی ئیسپانیا بەڕێوە دەچێت. ئەو شاندەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە بەشداریان کردووە لە ئاستی وەزیری شارەوانی و گەشت و گوزار دامجارە لەو پێشانگایەدا بەشدارن. دیارە هەرمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەوڵ درراوە بەکردنەوەی دەواازەی گەورەی دیبلۆماسی لەسەر جەمبوارەکاندا بۆ بەرهێنان ڕاکێشانی و بەرهێنەری بیانی، هەروەها بوژانەوەی کردی ئابووری و ژێرخانی ئابووری لە بواری گەشت و گوزار و هەروەها کۆمەڵێک بابەتی پەیوەندیداری دیکە بتوانێت هەرێمی کوردستان بکاتە پێگەیەکی گەورەی بواری ئابووری و بەرهێنان لە هەرێمی کوردستاندا. ئامانجی ئەمشان دەست لەوێ بە بازاڕکردنی کەرتەکانی گەشت و گوزارە، هەروەها و بەرهێنەرانی بیانیە کە بتوانن لە هەرێمی کوردستان کار بکەن. بۆ مەبەستە ئەم شاندا لە ئیسپانیان لە مەدرید بەشداریان لەو پێشانگایەدا کردووە. پەنجایەمین پێشانگای نێودەوڵەتی گەشت و گوزار و گەشتیاریە لە مەدریدی پایتەختی ئیسپانیا. من لەگەڵ بەڕێز ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار قسە دەکەم. بەڕێزیان لە مەدریدن لە ئیسپانیا. بەڕێز ساسان ئەم کاتت باش. ئێوە بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەنجایەمین پێشانگای گەشت و گوزاری مەدرید بەشداریتان کردووە. ئامانجی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لەم جۆرە کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیانە چییە؟ زۆر سپاس. ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە پێشانگای ساڵانەی گەشت و گوزاری مەدرید کە گەورەترین پێشانگای گەشت و گوزارە لە دنیا، لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرتووە لە بایەخدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی گەشت و گوزار و بۆ برەوپێدان و بایەخپێدانی زیاتر. بێگومان بەشداریکردنی وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و دەستەی گەشت و گوزار بایەخی حکوومەتی هەرێمی کوردستان بەو کەرتە گرنگە نیشان دەدات، ئەویش بە مەبەستی ئاڵوگۆڕکردنی زانیاری و پەیداکردنی شارەزایی زیاتر و هەروەها مارکتینگکردن بۆ گەشت و گوزار لە کوردستان و ناساندنی بە ئەو دەستە و هەیئانەی تری وڵاتان و ئەو کۆمپانیا گەورانەی وڵاتان کە لەو پێشانگایە بەشدارن. بێگومان ئەو پێشانگایە گەورەترین پێشانگای گەشت و گوزارە لەسەر ئاستی جیهان. ئەمڕۆ لەلایەن خاوەن شکۆ شای ئیسپانیا و وەزیرانی گەشت و گوزار بە ئامادەبوونی وەزیرانی گەشت و گوزار و وەزیرانی پەیوەنددار و کۆمپانیا گەورەکان کرایەوە. وا مەزەندە دەکرێت کە 200,000 کەس سەردانی ئەو پێشانگایە بکە. زیاتر لە 150 وڵات بەشدارن لەو پێشانگایە. بێگومان بەشداری شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش تایبەت بە گەشت و گوزار بۆ پەیداکردنی پەیوەندی و دروستکردنی لێک تێگەیشتنە لەگەڵ ئەو وڵات و ئەو کۆمپانیانەی کە بایەخ بەو بابەتە. بەڵێ بەڕێز ساسان بۆ یەکەم جارە ئاماژە بدەم بەدەست. بەڵێ بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان ئەوە یەکەم جارە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار دەبێت لەو پێشانگایە. بەڵێ جێی ئاماژەکردنە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم کە باسپاسەوە نووسینگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر باشی بینی لە دابینکردنی شوێن لەو پێشانگایە بۆ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز ساسان ئاماژەتان بۆ کرد کە ئامانج زیاتر دروستکردنی پەیوەندیە بۆ بە بازاڕکردنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. ئێستا توانین بڵێن کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان ئەتوانێت لەو پێشانگایەدا چی نیشان بدات و ئەم لینکە چۆن دروست دەبێت؟ لینکی دیکەتان هەیە لەگەڵ ئەو 150 وڵاتی کە لەو پێشانگایەدا بەشدارن؟ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە وەکو هەموو نوێنەرایەتی وڵاتان و کۆمپانیا گەشتیاریەکان هەوڵ دەدا کە کوردستان و دەرفەتەکانی گەشت و گوزار بناسێنێ بە بەشداربوانی ئەو پێشانگایە. ئەویش لە ڕێگای ئەو فیلمە ڤیدیۆیانەی کە لەگەڵ خۆی ئامادەی کردووە و هەروەها لە ڕێگای ئەو ئەلبومە وێنانەی کە شوێنە گەشتیاری و مێژویی و ئاینی و هەموو ئەو دیمەنە سەرنجڕاکێشەکانی کوردستان کە پیشان دەدات لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان و هەروەها لە ڕێگای بینین و چاوپێکەوتن و کۆبوونەوەی دووقۆڵی لەگەڵ نوێنەرانی وڵاتان و هەروەها لەگەڵ کۆمپانیاکان
و بە هەمان شێوەش لە ڕێگای ئەو کەسانەی کە دێن سەردانی ستەیجی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و بایەخ پیشان دەدەن و لەلایەن فەرمانبەرانی گەشت و گوزارەوە لەلایەن فەرمانبەرانی حکوومەتەوە بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبی بۆیان شی دەکرێتەوە. بێگومان لە ڕێگای لەو هەموو ڕێگایانەوە دەتوانرێت ئەو پەیوەندیە پتە و بکرێ و پەرەی پێ بدرێت و پێمان وایە وەکو تەجروبەی یەکەم ساڵ سەرکەوتووە و بە دڵنیاییەوە دەبێتە تەجروبەیەک بۆ ساڵانی داهاتوش کە بە شێوەیەکی باشتر و بەرنامە ڕێژتر کاری لەسەر. باڵێ بەڕێز ساسانەمە بێگومان ڕاستەخۆ کاریگیری لەسەر بژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستانیشە بێت کردی گەشت و گوزار لایەنێکی گرنگە تا چەندە لەسەرم بابەتە پێداگرن مەم جۆرە بەشداریکردانە کاریگەری لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان و ڕاکێشانی و بەرهێنەری بیانی یا گەشت و گوزاری بیانی بۆ ناو هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ بە دڵنیاییەوە ئەوە یەکێکە لە بەرنامە گرنگەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسعود بارزانی هەموو جارێک پێداگیری لەسەر ئەو بابەتە دەکات کە هەمەچەشنکردنی ئابووری کوردستان و هەمەچەشنکردنی داهاتەکانی کوردستان یەکێک لەو سێکتەرە گرنگانەی کە کاریگەری لە بۆ هەمەچەشنکردنی سێکتەری ئابووری هەیە کەرتی گەشت و گوزارە و بۆیەشە کە لەو چەند ساڵی دوایی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بایەخی بە کەرتی گەشت و گوزار داوە بێجگە لە ناوخۆ بەشداری نوێنەرانی حکوومەت لە پێشانگاکانی دەرەوە کاریگەری هەبووە بۆ ئەوەی ڕاکێشانی زیاتری گەشت و گوزار بکات بۆ هەرێمی کوردستان. دیارە هەر لەو دیدگایەوە ئەو بابەتە سەرچاوی گرتووە و هەوڵ دەدرێت کە بایەخی زیاتریشی پێ بدرێت. باڵێ بەڕێز ساسان ئەونی وەزیری شاراوانی و گەشت و گوزار سپاس لە مەدرید ئیسپانیاوە لەگەڵمان بوو.